بەنای خۆی بەخشندە و میهرەبان. من ڕوئیا مەریوان لە قۆناغی سێمی بەشی فیزیۆپزیشکی بە هاوکاری دکتۆر عەبدوڵڕەحمان هەڵساوم بە ئامادەکردنی سیمینارێک بەناوی کەپینگ تێراپی. بە پێویستم زانی کەوە ڕوونکردنەوەیەک لەو بابەتە دەبدەم، چونکە بەڕاستی گرینگە لە ژیانماندا بزانین کەوە کەپینگ تێراپی چییە. کەپینگ تێراپی بە عەرەبی حیجامە، بە کوردی کەڵەشاخ، بەکارهێنانی کوپێکە کە لە شوێنێکی جەستەما وەکو چارەسەرکردن ئەنجام دەدرێتن. مێژووی ئەنجامدانی کەپینگ تێراپی مێژوویەکی کۆنی هەیە، 5500 ساڵ لەلایەن مەسری مەقدۆنیەکانەوە ئەنجام درراوە. پاشە مەسریەکان ئەو شێوازی چارەسەرکردنەکەیان بە یۆنانیەکان ناساندووە. هەروەها لە شارستانیەتە جۆرەجۆرەکانیشدا کەپینگ تێراپی ئەنجام دراوە، هەروەکو لە چین و ڕۆما و لە فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم زۆر جەخت لە ئەنجامدانی کەپینگ تێراپی کراوەتەوە. هەنگاوەکانی کەپینگ تێراپی. پێشەوەی باسی هەنگاوەکانی کەپینگ تێراپی بکەم، دەمەوێت باسی ئەوە بکەم کەوە کەپینگ تێراپی دوو جۆری هەیە: کەپینگ تێراپی وێت، کەپینگ تێراپی درای. ئەوەی کە لەناو کۆمەڵگەی ئێمە باوە و سوودی زۆرترە کەپینگ تێراپی وێتە، واتە حیجامێتاڵ. سەرەتا باسی هەنگاوەکانی کەپینگ تێراپی وێت دەکەم، پاشان بە کورتی باسی کەپینگ تێراپی درای دەکەم. کەپینگ تێراپی وێت حیجامێتاڵ سەرەتا ئەو شوێنەی کە دەمانەوەی کەپینگ تێراپی لێ ئەنجام بدەین بە تەحقیق پاکی دەکەینەوە بۆ ئەوەی دوور بێت لە هەر بەکتریا فایرۆسێک. پاشان کوپاکە لەو شوێنەدا دەنین بە ئامێرێکی تایبەت دەست بە ڕاکێشانی یان مژینی گۆشی پێچەکە دەکەین. 5 دقە چارێکێک چاوەڕێ دەکەین. پاش ئەو 5 دقە چارێکە کوپەکە لە شوێنەکەدا دەبێت، نابێت زیاتر ئەو کوپە لەو شوێنە بمێنێتەوە، چونکە ئەگەر هاتوو لەو 5 دقە چارێکە بمێنێتەوە ئەگەری ئەوەی هەیەکەوە شوێنەکە بستێتن. بۆیە دەبێت هەر بۆ 5 دقە چارێگە چاوەڕێ بکەین و پاشان کوپەکە لابێت. کە کوپەکەمان لابێت، شوێنەکە بە مووس یاخود بە دەرزی تایبەت بە ئەنجامدانی حیجامە دەڕوشێنین و بێرینی بچوو بچووکی لەسەر دروست دەکەن. ئەو بێرینانە نابێت قوڵ بێت، چونکە ئەگەر هاتوو برینەکان قوڵ بوون ئەگەری هەیە شوێنەکە تووشی نەزیک بوون بێتن و لەوانەشە ببێتە پەڵە و شوێنەکەی نەڕواتن، بۆیە پێویستە برینی بچووک و تەنکی لێ بکەین. پاشەوەی کە برینەکەمان ڕوشانەکەمان کرد، برینە بچووکەکانمان دروست کرد، دووبارە کوپەکە لەو شوێنە دادەنێنەوە. کە کوپەکەمان دانا بە ئامێرە تایبەتەکە گۆشت و خوێنەکە ڕادەکێشین. نزیکەی 5 دقەیەک چاوەڕێ دەکەین. پاش چاوەڕێکردنی ئەو 5 دقەیە کوپەکە بە نزیکەیی پڕ لە خوێن دەبێتن. پاش ئەو 5 دقەیە کوپەکە لا دەبین، شوێنەکە پاک دەکەینەوە. هەرچی کەپینگ تێراپی درایە، واتە کەپینگ تێراپی وشک، هیچ بریندارکردنێکی تێدا نییە، تەنها چەند جارێک ئەو کۆپا دادەنێن لە شوێنە و لای دەبێت، چەند جارێک دادەنێن و لای دەبن. بەڵام کەپینگ تێراپی درای زیاتر وەکو مەساجکردنێک بەکاردێنرێتن. بۆ ئەوە بەکاردێنرێت جاروەیە ماسوولکەکان بە هۆکاری جیاواز تووشی شلبوونەوە دەبن. بە کەپینگ تێراپی درای ئەو ماسوولکانە تون دەبێتەوە. ئامانجی سەرەکی من باسکردنی میکانیزمەکەیە، چونکە ئەگەر هاتوو لە میکانیزمەکە تێگەیشتین بە تەواوەتی لە کەپینگ تێراپی و سوودەکانی کەپینگ تێراپی تێدەگەین. یەکەمی میکانیزم کە دەمەوێت باسی بکەم، پێش باسکردنی دەمەوێت پێتان بڵێم کەوە ترۆمبۆسیسە. هەرەوەی کە لێرە ئاماژەم پێی کرد. ترۆمبۆسیس هەرێک لە خڕۆکە سوورەکان هیمۆگلۆبینیان تێدا. ئەگەر جاری وا هەیە ئەو هیمۆگلۆبینانە تێک دەچێتن و خڕۆکە سوورەکان لە کارکردن دەبەستن، کە لە کارکردن وەستان چەندی خڕۆکە سوور یەک دەگرن و کڵۆت واتە خوێنی مێیوو دروست دەکەن و لە لێواری مولولەکانی خوێن دەنیشن. بە ئەنجامدانی کەپینگ تێراپی ئەو کڵۆتانە دەچێتە ناو کەپینگ تێراپیەکە، چونکە ئەگەر هاتوو کڵۆت لە جسمماندا زیاد بێتن، زیان بەدەستەمان دەبەخشێتن، بۆیە نابێتن کڵۆت زۆر بێتن و بە ئەنجامدانی حیجامە کڵۆت لە جسمماندا نامێنێ.
میکانیزمی دووەم کە زۆر گرنگە تایبە تیۆریە. بێژەوەی باسی تایبە تیۆری بکەم دەمەوێت CPS-تان پێ بناسێن. CPS واتە Cytokine Production Suppressor. ئەوەی ئەو زانیارانەی کە من لەسەر CPS خوێندومەتەوە دەڵێ وەکو CRP وایە، بەڵام ئەم CRP سوود بە جسممان دەبەخشێ بە ڕێژەکی کەم، بەڵام ئەگەر هاتوو ڕێژەکەی لە جسمماندا زیادی کرد زیان بە جسممان دەبەخشێتن. هەرچی CPS-ە سوودێکی ئەو تۆی نییە، زیاتر زیانی هەیە. لە تایبە تیۆری ئەو خاڵانە کە لە ژێر پێست و لە نێو مولولەکانی خوێندا هەیە ئەوانە هەمووی CPS-ن. تایبە تیۆری دەرێم کاتێک ئێمە ئەو کوپە لە شوێنێکی جەستەماندا دادنێن، کاتێک ئەو کوپە ئێمە لە شوێنێکی جەستەماندا دێنێن و دەست بە ڕاکێشانی دەکەین، ئەوە زۆرێک لە CPS-ەکانی کە لە ژێر پێستدا هەن دەچێتە ئەو شوێنێک کە ڕاکێشنراواتە چۆتە ژێر کوپەکە. بەپێی یاسای بۆیلزلۆ بە زیادبوونی قەبارە بەستان کەم دەکاتەوە. لە کەپینگ تێراپی ئێمە قەبارەی ئەو شوێنێکە لە ژێر کوپەکەی زیاد دەکەن، کە قەبارەی ئێرە زیاد بوو پەستانی ئێرانە کەم دەبێتەوە، کە پەستان کەم بەوە ئەو CPS-ئانەی کە لە مولولەکانی خوێندا هەن دێتە دەرەوە و زۆربیان لەو شوێنە لە ژێر کوپەکە کۆ دەبێتەوە. هەنگاوەک لە هەنگاوەکان بریتی بوو لە ڕوشاندن. ئەو شوێنێک کە دەڕوشێنین و خوێنەکەی لێ دێتە دەرەوە خوێنەکە تێکەڵ بە CPS-ەکە دێتە دەرەوە، بۆیە دەڵێن ئەو خوێنەی کە لە حیجامان دێتە دەرەوە خوێنێکی پیسە. پۆینتەکانی کەپینگ تێراپی. خۆی لە ڕاستیدا کەپینگ تێراپی لە زۆربەی بەشەکانی بەدی ئەنجام دەدرێتن، بەڵام لێرانە چەند پۆینتێکی گرنگ دەمەوێت باسی بکەم. یەک لەو پۆینتانە ئەو بەشانەی سەرەوەیە لە هەناسەدانمانەوە نزیکم بۆیە سوودە هەناسەدانمان دەگەێنێتن. هەرچی ئەو پۆینتەیە لە هارتەوە نزیکە بۆیە سوود بە دڵمان دەبەخشێتن و ئەوەیان سوود بە جگەر دەبەخشێت و ئەوەشان گەدە و لێرانە سوود بە گورچیلە دەبەخشێتن. ئەو پۆینتانەی خوارەوەش سوود بە ڕووی خۆڵە ئەستورە دەگەێنێ. سوودەکانی کەپینگ تێراپی سوودی گەلەکە لە زۆرە، بەڵام لێرانە ئەمە تەنها چەند سوودێک باز دەکەم. سوودی یەکەم ماسوولکەکانمان ئیسراحەت دەکاتن بەهۆی ئەنجامدانی کاری زۆرەوە و کەمبوونی ATP. ماسوولکەکانمان تووشی تەشەنجات دەبێتن، بە ئەنجامدانی کەپینگ تێراپی ماسوولکەکانمان ئیسراحەت دەکات و هەروەها ڕێژەی پێداڕۆشتنی خوێن زیاد دەکاتن و خاڵی سێیەم ڕێڕەوەکانی لیمف پاک دەکاتەوە. خاڵی چوارەم ئازار کەم دەکاتەوە. پێنجەمیان دەردراوەکانی پایسە زیاد دەکاتن. پایسە چییە؟ پایسە پێکاتەیەکە کەوا پاڵپشتی و شێوە بە ئەندامە جیاوازەکانی دەستەمان دەبەخشێتن و سوودی گەلە زۆری هەیە. وەک یەک لەوانە گرژی و ئازار ماسوولکەکان کەم دەکاتەوە و یان سووڕی خوێن و ئاوەڕی لیمفاوی بەرز دەکاتەوە و هەروە ئەو کەسانەی کە سترێسیان لەسەر و فشاری زۆریان لەسرە بە زیادبوونی دەردراوەکانی پایسە ئەو سترێسیان کەم دەبێتەوە ئیسراحەت دەکەن. خاڵی شەشەم ریسپایتۆری بێنەفیس واتە سوود بە میکانیزمی هەناسەدان دەبەخشێتن. خاڵی حوتەم کە زۆر گرنگە سوود بە پێز دەبەخشێتن، واتە کاتێک ئەمە هیجامە لەسەر دەمچاومە ئەنجام دێت کە ئێستا بەڕاستی هیجامەی تاڕیش دەمچاو ئەنجام درێتن دەبێتە هۆی کەمبوونەوەی زیبکەی دەموچاو و هەروە توونکردنەوەی پێستی دەموچاومان و ئەوەش جوانی بە ڕوخسارمان دەبەخشێتن.
حەزم کرد ئەم سیمینارە کۆتایی ببینم بە فەرمودەیەکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. پێغەمبەرمان دەفەرموێ کەوا ئەگەر هاتو حیجامەمان ئەنجام بدە لە ڕۆژەکانی 17 و 19 و 21 مانگ، واتە لە ڕۆژە تاکەکان ئەنجام بدرێت. حکمەتی ئەنجامدانی کەپینگ تێراپی لە ڕۆژە تاکەکان هەر خودا و پێغەمبەرەکەی دەیزانن. زۆر سپاسان دەکەم بۆ گوێگرتن لە سیمینارەکەم. هیوادارم سوودێکم پێتان گەیاندبێتن. زۆر سپاسان دەکەم. دەستان خۆش بی.